دکتۆر زاکر نایک وەڵامی دکتۆر ویلیام کامبڵ دەداتەوە لە پەڕە 73. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم أفلا يتدبرون القرآن ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. زور برز دكتور كامبل وخشكان وبراني برزم السلام عليكم ورحمة الله وبركاته. دكتور كامبل تنها باسي تنها دولو بستودو كيشي كركا باسم كرد يكميان أوبو أو روجي دروزبوني آسمان وزوي مبس بي ماوية دريجا من خوم ولا مكم بيداي أو كاتوتم أجر مبست لروج وقرآن بيت كماوية دريجا أو تو تنها دو كيشت سار سرد بيت کێشەی دروستبوونی گەردون لە 6 ڕۆژدا و کێشەی پەیدابوونی ڕووناچی لە یەکەم ڕۆژدا و زەوی لە سەیەم ڕۆژدا. بەڵام چوار کێشەکەی تر هەر ئەمێنێتەوە. واتە دکتۆر ویلیام کامبڵ بڕیاریدا کاوشەی ڕۆژ لە ئینجیلە بە مانای ماوەیەکی درێژ بێت و لە 6 هەڵەی زانستی 2 هەڵەی چارەسەر کرد. بەڵام هاوڕایە ئەوەی کەماوە 4 هەڵەی زانستیە و ئەڵێت ئەستەمە جوابدانەوەی هەڵەکان. و دووەم خاڵکە باسی کرد لەبارەی تاقیکردنەوە زانستیەکەی مزگەنی مەرقایە لە بەشی 16 دەقی 17 و 18 و باسی هاوڕێکی خۆی کرد کە وا بزانم ناوی هاری بوو لە مەغریب. هاوڕێکەی کوسکوسی خواردبوو واتە گەنمی کوڵاو. کتێبی پیرۆز بە وەرجێردراوی کینگ و چیمس و وەرجێردراوە. نێودەوڵەتیەکەیەوە ئەڵێن ژەهرێکی کوشندە بخواتەوە نەک بخوات. واتە بە شێوەیەکی شلەمەنی بیخواتەوە هەرچەندە ئەوەش کێشە نییە ئەگەر کەسێک ژەهرەکەی خوارد بێت. بەڵام بیهێنە پێش چاوتان یەک کەس لە مەغریب وا بیستومە کە 2 ملیۆن مەسیحی هەیە لەو 2 ملیۆنە یەک کەس ناتوانێت بێتە پێشەوە بۆ ئەم تاقیکردنەوەیە. من وام ئەزانی دکتۆر کامبڵ مەسیحیەکی ڕاستەقینەیە بۆیە داوام کرد کە خۆی تاقیکردنەوەکە ئەنجام بدات نەک هاوڕێکەی یان خەڵکی تر. هەروەها وتی خوێن لە دەمی هاوڕێکەمەوە هاتۆتە دەرەوە کە ژەهرەکەی خواردەوە و من و دکتۆر کامبڵ پزیشکین باش ئەزانین ئەگەر کەسێک ژەهر بخوات خوێن لە دەمی دێتە دەر ئیتر چ گرنگێکی هەیە ئەم چیرۆکە. ئەو کەسەی کە تاقیکردنەوەکە ئەکات ئەبێت هەموو ئەمانەی تیابێت سەرباری ئەوەی ئەبێت بە زمانی بیانی قسە بکات و ئەزانم دکتۆر کامبڵ چۆن وەڵامی دایەوە کە ئەگەر مزگەنی مەرقا بەشی 16 بخوێنیتەوە تێ ئەگەیت ئەو زمانانەی قسەیان پێ ئەکرا ناسراو بوون و خەڵک ئەیانزانی و زمانی بیانی بە هەمان شێوە. بەڵام دکتۆر کامبڵ نازانێت زۆربەی ئەو ئامادەبوانەی ئێرە بانگ دەکرێن ماڕاتی و کۆزاتی تەنانەت منیش ئەزانم بەس ئەگەر پرسیارت لێ بکەم پۆتچی ئەگەر پێت بڵێم مێرگۆت بەواتە گشتەکەی تامڵە کەس وەڵام نایەتەوە. ئەمانە وشەی زمانی بیانین کەس ئەزانێت مانای ئۆمیلیالم چییە واتە ئاو لە ناو ئامادەبوانەوە وەڵامێک دێت زۆر تەواوە. ئایا تۆ مەسیحیت؟ پرسیار لەو بەڕێزە ئەکەم کە وەڵامی دایەوە ئایا مەسیحیە؟ نا موسڵمان دەرچوو. بەڵام ئەبوایە مەسیحیەکان وەڵامیان بدایەتەوە تا دەرچن لە تاقیکردنەوەکە. کۆمەڵێک خەڵکی زۆر لێرە ئامادەیە تەنها مەسیحیەکان ئەوەیان لەسرە بە سادەیی قسەیان لەگەڵکەن وەک بڵێن چۆنی شەلۆم کەیف حالك کە ئەمانە زمانی بیانین. بەڵام نەتانتوانی بیسەلمێنن کە مەسیحین و سەلمانتان کە من ڕاستم. تا ئێستا چاوپێکەوتنم لەگەڵ هەزاران مەسیحیدا کردووە کەسیان نەیانتوانیوە لەم تاقیکردنەوەیەدا دەربچن و ئێستا دکتۆر ویلیام کامبڵیش چووە پاڵ ئەو هەزاران کەسە. تەنها 2 خاڵی باس کرد دکتۆر ویلیام کامبڵ وەڵامی ئەو 20 پرسیارەی نەدامەوە کە ئاراستەم کردبوو و دەستی کرد بە باسکردنی پێشبینیکردن چ پەیوەندیەک هەیە لە نێوان پێشبینیکردن و زانستی ناو ئینجیل. ئەگەر پێشبینی بکەینە پێوەر بۆ ڕاستیەتی ئەوە کتێبی پێشکۆیەکانی نۆستردامۆس ئەبێت باشترین کتێب بێت. بە ناوی خوداوە دکتۆر کامبڵ باسی تیۆری ئەگەرەکانی کرد بۆ پێناسەکردنی ئەو تیۆریە کە چۆن لێکۆڵینەوە بکەین. لە نێوان ڕاستیە زانستیەکان لەگەڵ قورئانە بگەڕێنەوە سەر ڤیدۆکەم بە ناوی ئایا قورئان کەلامی ئەڵڵایە؟ بە شێوێکی زانستی سەلماندوومە کە چۆن تیۆری ئەگەری بەکاردێنیت. لەم ڤیدۆیەدا دکتۆر کامبڵ لەسەر تیۆری ئەگەری بەکاردەهێنێت بۆ پێشبینیکردن. ئەگەر من بمەوێت پێشبینیەکانی بەهەڵە بخەمەوە هەرچەندە ئەتوانم بەهەڵەی بخەمەوە بەڵام باوای دابنین بە ڕێگای ڕێککەوتن بەراوردی ئەکات و ئەمە ڕاست دەردەچێت و لەگەڵیان
هەرچەندە بەدۆزینەوەی یەک پێشبینی بەدی نەهاتوو ئینجیل هەموو بەدرۆ ئەکەوێتەوە کە لە خوداوە هاتبێت. ئەتوانم لیستێک پێشبینیتان پێشکەش بکەم کە هیچی بەدی نەهاتووە. بۆ نمونە ئەگەر کتێبی پەیدابوون بخوێننەوە بەشی 4 دەقی 12 دەڵێت خدا بە قابلی وت تۆ هەرگیز ناتوانیت جێگیر بیت بەڵکو هەردەم گەڕیدە و یاخی دەبیت. چەند دەقێک دوای ئەوە ئەڵێت لە پەیدابوون بەشی 4 دەقی 17 قابیل خێزانی پێکێنا و شارێکی بنیاد ناو جێگیر بوو کە ئەمە پێشبینیەکی هەڵەیە. سەیری جێرمایە بەشی 36 دەقی 30 بکەن ئەڵێت کەس نەیتوانیوە لەسەر کورسی پاشایەتی داود دابنیشێت لە دوای جۆحاکیم، واتە کە لە دوای ئەوەوە دانانیشێت لەسەر کورسی پادشایەتیەکەی. بەڵام گەردووەم پاشا بخوێننەوە بەشی 24 دەقی 6 ئەڵێت جۆحاکیم لە دوای ئەوەی کە مرد جۆحاچینی کوڕی شوێنی پادشایەتیەکەی گرتەوە کە ئەمە پێشبینیەکی بەدی نەهاتووە. یەک دانە پێشبینی هەڵا بەسە بۆ بەدرۆخستنەوەی هەموو ئینجیل. بەڵام من ئەتوانم 20 پێشبینی هەڵەت بەمێ. ئەگەر حەزقیال بخوێننەوە بەشی 26 نەبوخودنەسر لە داهاتوودا تایرس لەناو دەبات. بەڵام ئێمە ئەزانین کە ئەوەی تایرسی لەناو برد ئەسکەندەری مەزم بوو نەک نەبوخودنەسر، کەواتە ئەمەش پێشبینیەکی هەڵەیە. ئەعشایە بەشی 7 دەقی 14 پێشبینی کەسێک ئەکات کە لەدایک ئەبێت. لا دایکێکی پاکیزە کە وشە عیبریەکەی بەکار هاتووە بەمانای کیژێکی گەنج دێت نەک پاکیزە. کێشەمان نییە لەوەدا کە پاکیزە بووە یان کچێکی گەنج بووە. ئەڵێت ئەو منداڵە لەدایک بووە پێی دەوترێت عەمانوئێل، بەڵام لە هیچ شوێنێکدا لە مزگەینیدا نەهاتووە بە عیسا بوترێت عەمانوئێل. ئەمەش پێشبینیەکی هەڵەیتر. ئەتوانم کۆمەڵێک پێشبینی هەڵەی ئینجیل بخەمە ڕوو کە یەک دانە هەڵا بەسە بۆ بەهەڵەخستنەوەی هەموو ئینجیل. واتە بەپێی تیۆری ئەگەریەکەی تۆ سەلماندمان کە ئینجیل کەلامی خودا نییە. دکتۆر کامبڵ وتی ئیلیاس بەپێی قورئان جەنجی بردۆتەوە و بەپێی ئینجیل جەنجی دۆڕاندووە. ئەمە مانای ئەوە نییە کە قورئان هەڵەیە و ئینجیل ڕاستە. و کۆمەڵێک جیاوازیتر ئەم جیاوازیەی کە هەیە مانای ئەوە نییە کە ئینجیل ڕاستە و قورئان هەڵەیە، بەڵکو تۆ ئەگەری ئەوە دائەنێیت کە ئینجیل ڕاستە و کەلامی خوایە. گەربێت لێکۆڵینەوە لە هەردووچیان بکرێت لەوانەیە قورئان ڕاست بێت و ئینجیل هەڵە بێت، یان ئەگەری هەیە قورئان هەڵە بێت و ئینجیل ڕاست بێت، یان هەردووچیان ڕاست بن. ئەگەری هەیە هەردووچی هەڵە بێت، جا چیمان پێویست ئەبێت بۆ ئەوەی بزانین کامیان ڕاستە و کامیان هەڵەیە؟ ئەبێت لە دەرەوە بگەڕێیت و بەڵگا لە سەرچاوەی دروستەوە بهێنیت. هەر لەبەر ئەوەی ئینجیل ئەڵێت ئیلیاس بردوویەتیەوە مانای ئەوە نییە قورئان هەڵەیە، چونکە ئینجیل وا دەڵێت. و ئەمە شتێکی نالۆزی چییە؟ دکتۆر کامبڵ بێ لەوەی کە وەڵامی دووخاڵی دایەوە لەو هەڵە زانستیانەی کە باسم کرد تەنها کەمێک وەڵامی گومانەکانمی دایەوە. پێشتر لە بەرنەبوونی کات کە 5 بۆ 6 گومانی تری باس کرد کە بە ئیزنی خوا هەمووی وەڵام دەدەمەوە، دکتۆر کامبڵ ڤیدۆیەکی منی باس کرد کە قسەی بەڕێز شابیر عەلی نەقڵ ئەکەم کە دەڵێم مانگ ڕووناچێشی وەرگیراوی هەیە. قورئانی پیرۆز لە سوورەتی ئەلفورقاندا بەشی 25 ئاەتی 61 دەفەرمێت گەورەی و مەزنی بۆ ئەو زاتەی کە چەندەها خولگەی لە ئاسماندا داناوە و چرایەکی داناوە کە خۆرە و مانجی داناوە کە ڕووناچێکی وەرگیراوی هەیە. ئەلمونیر واتە ڕووناچێکی وەرگیراو. و ئەو وشەی کە بەردەوام بەکار دێت بۆ مانگ و بەردەوام هەردوو وشەی ئەلمونیر یان نور بەکار دێت بۆ مانگ کە بەمانای ڕووناچی وەرگیراو پەرپەرزراوە دێت. و ئەو وشە عەرەبیەی کە بەکار دێت بۆ خۆر وشەی وەهاجەیە کە ماناکەی وەک گڕی مەشخەڵێکە. و ئەتوانم لیستێک ئاەتت بدەمێ وەک سەرچاوەی قسەکەم وەک لە سوورەتی ئەننور ئاەتی 56 و سوورەتی یونس ئاەتی 5 هەتا دوایی. دکتۆر کامبڵ وتی ئەگەر ئەو وشەیە مانای ڕووناچی بەرپەرزدراوە بێت و ئاەتی 34-35 سوورەتی ئەننوری خوێندەوە کە دەڵێت الله نور السماوات والأرض کە خدا ڕووناچی ئاسمانەکان و زەویە. بەڵام ئاەتەکەی تەواو نەکرد، هەموو ئاەتەکە بخوێنەرەوە ئینجا تێبگە کە دەڵێت چی. ئاەتەکە دەڵێت خدا ڕووناچی ئاسمانەکان و زەویە، واتە لە ڕووناچی ئەچێت لە تاقێکدایە و لە ناو تاقەکەدا چرایەک هەیە. لێرەدا خدا ڕووناچی خۆی هەیە لەگەڵ ڕووناچی بەرپەرزدراوە وەک ئەو گڵۆپانەی دەیانبینن کە هاڵۆنجینیان تێدایە و گڵۆپ وەک سیڕاج وایە.
بەڵام ڕووناکیەکە بەرپەرزراوەکە وەک مانگە کە ڕووناچیەکە وەردەگرێت و دەیداتەوە ئەو شوشەیەی کە گڵۆپەکەی هەیەتی ڕووناچی خۆی تێدایە. سوپاس بۆ خوا کە بێجگە لە ئەوەی کە ڕووناچی خۆی هەبێ خوددا ڕووناچی بەرپەرزراوەی هەیە و ئاەتەکە دەڵێت کە لە تاقەکەدا چرایەک هەیە و ئەو ڕووناچی چرایە ڕووناچی خوددا خۆیەتی پاک و بێگەردی بۆ ئەو. دکتۆر کامبڵ بۆ چوونی وایە کە قورئان دەڵێت قورئان نورە واتە ڕووناکێکی بەرپەرزدراوەیە. بە دڵنیاییەوە قورئان ڕووناچی وەرجێردراوی خوددا و ڕێگەی ڕاستەکەی پیشان دەدات. سەبارەت بە پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم کە ڕووناچی خۆی هەیە چونکە حەدیثەکانی ڕێگای ڕاستن بۆ ئێمە. محەممەدیش بۆ ئێمە ڕووناچیەشی وەرگیراوی هەیە و هەروەها وەک چرایەک وایە کە ڕووناچی خۆی پێبێت. سوپاس بۆ خوا زانینی خۆی پێبووە و ڕێگەی نیشاندراوە لەلایەن خودداوە. سوپاس بۆ خوا. ئەگەر ئەم ئاەتە ئەننوور وەک ڕووناچی شکاوە بەرپەرزدراوە ئەلمونیریش هەروەک ڕووناچیەکی بەرپەرزدراوە. سوپاس بۆ خوا ئەتوانین با شێوەیەکی زانستی بیسەلمێنین کە ڕووناچی مانگ هی خۆی نییە بەڵکو وەرگیراوە. لەو خاڵانەی تر کە دکتۆر ویلیام کامبڵ باسی کرد لە بارەی سوڕەتی ئەلکەهفەوە بوو لە ئاەتی 86دا کە ذوالقەرنەین ئەبینێت خۆر لە کۆماوێکدا ئاوا ئەبێت. گەر ئەمە بهێنینە پێش چاوتان ئەزانن کە شتێکی نازانستیە. بەڵام ئەو وشەی کە بەکارهێنراوە لێرەدا وشەی وەجدە کە بەواتای وا دەردەکەوێت لە پێش چاویدا و دکتۆر کامبڵیش عەرەبی باش دەزانێت کە وشەی وەجد لە فەرهەنگی وشەکاندا باواتای دەرکەوت دێت. لێرەدا خوای گەورە ئەوە وێنا دەکات کە ذوالقەرنەین چی دەهاتە پێش چاوی. ئەگەر ڕستەیەک بڵێم کە خوێندکارێک لە پۆلدا وتوویەتی دوو کۆی دوو یەکسانە بە پێنج، ئەمە من نەموتووە، ئەمە خوێنکارەکە وتوویەتی، من هەڵە نیم، خوێنکارەکە هەڵەیە. شێوازی زۆر هەیە بۆ لێکدانەوەی ئەم ئاەتە. یەکەمیان بە بۆچوونی محەممەد ئەسەدا کە دەڵێت وەجد بەمانای بۆی دەرکەوت واتە بۆ ذوالقەرنەین دەرکەوت و بەو شێوەیە داهاتە پێشچاوی لێکدانەوەی دووەم ئەوەیە کە وشەی مەغریب واتە خۆر ئاوابوون ئەتوانرێت بۆ کات و بۆ شوێنیش بەکار بێت. کاتێک ئەڵین خۆر ئاوابوون بۆ کات بەکاردێت وەک بڵین سەحەت حەوت خۆر ئاوا دەبێت، ئەمە بۆ کاتە. بەڵام گەر بڵێم خۆر ئاوا دەبێت لە ڕۆژ ئاواوە ئەمە بۆ شوێن بەکار دەهێنرێت. ئەگەر ئەم ئاەتە بۆ کات بەکار بهێنرێت دەرەنجامەکەی ئەوەیە کە ذوالقەرنەین نەگەیشتۆتە شوێنی خۆر ئاوابوون بەڵکو لە کاتی ئێوارەدا گەیشتووە و کێشەکە چارەسەر بوو و ئەتوانین بە زۆر شێوەی تر چارەسەری کێشەکە بکەین. هەرچەندە دکتۆر کامبڵ ئەڵێت نا ئەو لێکدانەوانە دوورن لەو شەکانەوە و ئەبێت والێکی بدەینەوە کە قورئان دەڵێت خۆر لە گۆماوێکدا ئاوا دەبێت. بابزانین کە ئەم خۆرە لە گۆماوێکدا ئاوا دەبێت با زیاتر ڕوونی بکەینەوە کە لە ئەمڕۆدا کە ئەم وشانە بەکار دەهێنین خۆر ئاوابوون یان خۆر هەڵاتن کە بە شێوەیەکی زانستی تێدەگەین کە خۆر هەڵنایەت و ئاواش نابێت. ئەزانین با شێوەیەکی زانستی کە خۆر بەرز نابێتەوە و نانیشێتەوە بەڵکو سوڕانی زەویە بە دەوری خۆیدا کە شەو ڕۆژ دروست دەکات. بەڵام لە ڕۆژنامەکاندا ڕۆژانە دەیخوێنیتەوە کە خۆر سەحات حەوت ئاوا دەبێت، سەحات شەش هەڵدێت، کەواتە ئەم گۆڤارانە نازانستین و هەمووی هەڵەن. ئەگەر وشەی دیزاستەر بەکار بێنم کە لە ئێستادا خەڵک بەواتای ڕوودانی نەهامەتی بەکاری دێنن، بەڵام لە کۆندا مانای ئەستێرەی ئێوارە هاتووە کە هەسارەی ڤینۆس بووە. ئێستا گەر بڵێم دیزاستەر خەڵک بە نەهامەتی و بەڵا تێدەگات، نەک بەمانە ڕاستەکۆنەکەی کە هەسارەی ڤینۆسە لە پێشدا هەبووە. هەمووان باش دەزانین کە ئەگەر شێت بێت پێی دەڵێن لونەتیک، ئەی مانای ڕاستەقینەی لونەتیک چییە؟ واتە ڕاستیەکەی هەیف لێی داوە یان تێک چووە بەهۆی گۆڕینی شێوەی مانگەوە. بەڵام زمانەکان پەرەیان سندووە بە هەمان شێوە خۆر هەڵاتن بە تەنها بەکارهێنانی وشەیە و خوددا بەم شێوەیە ڕێگان نیشانی مرۆڤایەتی ئەدا تا تێبگەن لەبەر ئەوە تەنها خۆر ئاوابوونە مەبەست و خۆر هەڵاتنە مەبەستەکەی، نەک خۆر بنیشێت و خۆر بەرز بێتەوە لە شوێنێکەوە. ئەم ڕوونکردنەوە وێنەیەکی ئاشکرا و ڕوون دەبەخشێت کە ئاەتەکەی قورئان لە سوڕەتی ئەلکاف ئاەتی 86 هی دژیەک نییە لەگەڵ زانستدا بەڵکو تەنها شێوازێکە لە ئاخاوتنی خەڵکی. دکتۆر کامبڵ ئاەتی 45 و 46 سوڕەتی ئەلفورقانی خوێندەوە کە سێبەر درێژیەکەی زیاد دەبێت و ئەتوانین بیوەستێنین و خۆر ڕێنیشاندەریەتی وە لە کتێبەکەدا ڕەخنە دەگرێت و دەڵێت ئایا خۆر دەجوولێت؟
منیش دەڵێم لە کوێی ئەم ئاەتەی سوورەتی ئەلفورقاندا ئاەتی 45 بۆ 46 دەڵێت خۆر دەجوولێت. ئەم ئاەتە بە هیچ شێوەیەک ناڵێت خۆر دەجوولێت و لە کتێبەکەیدا دەڵێت و لە قسەکانیشا دووپاتی کردەوە کە ئێمە لە قۆناغی ناوەندی لە خوێندنگادا فێر کراوین کە سێبەر بەهۆی سوڕانی زەوی بە دەوری خۆیدا درێژیەکەی کەم زیاد دەبێت و یان کورد دەبێت. بەڵام قورئان دەڵێت خۆر ڕێنیشاندەری سێبەرە کە لە ئەمڕۆدا هەر کەسێک گەرنە خوێندەواریش بێت دەزانیت سێبەر بەهۆی خۆرەوە دروست دەبێت. نەخوێندەواریش دەزانێت کە سێبەر بەهۆی خۆرەوە دروست بووە و قورئان ئەمە دەڵێت و ڕاستیشە. بەڵام قورئان ناڵێت خۆر دەجوولێت تا سێبەر دروست ببێت کە ئەمە قسەی دکتۆر کامبڵە ئەیداتە پاڵ قورئان. خۆر ڕێنیشاندەرە لەم ئاەتەدا بەبێ تیشکی خۆر سێبەر دروست نابێت. ئەزانم با تیشکی گڵۆپیش سێبەر دروست ئەبێت. بەڵام ئەوەی باس کراوە لە قورئانە ئەو سێبەرەیە کە ئەیبینین ڕۆژانە و درێژ دەبێت و کورد دەبێت. خاڵێکی تر دکتۆر کامبڵ باسی مردنی پێغەمبەر سولەیمانی کرد لە سوورەتی سەبەدا ئاەتی 12 بۆ 14 کە باسی مردنی سولەیمانە. دکتۆر کامبڵ وتی بیهێنە پێشچاوتان کە کەسێ ئەمرێت و گۆچانەکەی بەدەستیەوەیە ئەمرێت و کەس پێی نازانێت و کۆمەڵێک باسی تر کۆمەڵێک ڕێگا هەیە بۆ وەڵامدانەوەی خاڵی یەکەم کە سولەیمان سەلامی خوای لێبێت پێغەمبەر بووە و ئەکرێت موعجیزەیەک بوو بێت کاتێک ئینجیل دەڵێت عیسا مردووە زیندوو ئەکاتەوە یاخود لە دایکێکی پاکیزە لەدایک دەبێت. کامیان قورسترە بۆ باوەڕپێکردن لە دایکێک لەدایک بێت بێباوک و مردوو زیندوو بکاتەوە یان کەسێک بەسەر گۆچانەکەیەوە بمرێت بۆ ماوەیەکی درێژ خوددا ئەتوانێت موعجیزە بدات بە پێغەمبەر عیسا ئەی چۆن ناتوانێت بیدات بە پێغەمبەر سولەیمان سەلامی خوایان لێبێت. ئەی موسا چۆن توانی ئەو دەریایە بکاتە دووبەش یان دارێک فڕێ بداتە و ببێتە مارکە قورئان و ئینجیل لەو خاڵانەدا هاوبەشن. ئەگەر خوا ئەوانە بتوانێت بەدڵنیاییەوە لە توانایدایە ئەوەی سولەیمانیش بکات. سەرباری ئەم وەڵامانە قورئان بە هیچ شێوەیەک ناڵێت سولەیمان بەسەر گۆچانەکەیەوە بۆ ماوەیەکی زۆر بە مردوویی ماوەتەوە. قورئان لە بارەی سولەیمانەوە تەنها دەڵێت کۆمەڵێک زیندەوەری سەرزەوی با بۆچوونی هەندێک دەڵێن مێرولا یان زیندەوەرەکانی تری سەرزەوی کە هاتوون و گەستویانە. ئەگەری هەیە کە سولەیمان مردوو بێت و کەوتبێت بەسەر گۆچانەکەیدا و ئاژەڵێک خۆی دابێت بە گۆچانەکەیدا و سولەیمان کەوتبێت بەسەر زەویدا. بەڵام ئەگەری ئەوەدا ئەنێم کە دژیەکانە لێکۆڵینەوەی لەسەر بکەم چونکە بەبێ گوێدانە ئەوەی ئایا دژیەکانە لی دەڕوانی یان شێوازی بەراوردکردنەکە خاڵە لێکچوەکان دەستنیشان بدۆزیتەوە کێشەی نییە. وەک ئەو ئاەتەی لە سەرەتایە خوێنمەوە لە سوورەتی ئەننیسا و ئاەتی 82 ئایا بەوردی بیر ناکەنەوە لە قورئان ئەگەر لە لای کەسێکی دیکەوە بەهاتەبە ئەوە جیاوازی و کێشمەکێشمێکی زۆری تێدا دەدۆزرایەوە. بێ گوێدانە شێوازی بەراوردکردن هەرگیز ناتوانی بە شێوەیەکی لۆجیکی ئاەتێک بهێنی کە دژ بە ئاەتێکی تر بێت و یاخود دژ بە زانستی چەسپاو بێت. هاوڕام لەگەڵ دکتۆر کامبڵدا کە سولەیمان بۆ ماوەیەکی زۆر ڕاوەستاو بووە. بەڵام وەڵامەکەش هەر لە هەمان ئاەتدایە کە کاتێک سولەیمان دەکەوێت بەسەر زەویدا پەریەکان دەڵێن ئەگەر بمان زانیایە کە سولەیمان مردووە ئەوە لە کار و فەرمانی قورس بەردەوام نەدەبوون. مەبەستەکەی ئەوەیە کە تەنانەت پەریەکانیش علمی غەیب نازانن چونکە جنەکان وایان ئەزانی کە خۆیان زۆر سەردار و بەتوانن. بەڵام خوددا دەیەوێت پێمان بڵێت تەنانەت ئەوانیش زانستی غەیب نازانن. دکتۆر کامبڵ باسی دروستبوونی شیری کرد لە سوورەتی ئەننەحلدا ئاەتی 66 یەکەم کەس کە باسی سووڕی خوێنی کردووە ئیبن نەفیس بوو کە 600 ساڵ دوای دابەزینی قورئان و 400 ساڵ دوای ئەویش ویلیام هارڤی ناساندی با وڵاتانی غەرب واتە 1000 ساڵ دوای دابەزینی قورئان. ئەو خواردنەی کە ئەی خۆیت دەڕوات بۆ ڕیخۆڵە و لە ڕیخۆڵەکانەوە پێکاتەکانی ئەو خواردنانە ئەگەن بە ئەندامە جیاوازەکانی لا ڕێگەی خوێنی سوورا و هەروەها لا ڕێگەی جگەرەوە و هەندێک جار دەگەنە شیرژێنەکان کە بەرپرسن لە بەرهەمهێنانی شیر. و قورئان ئەم زانیاریەمان پێدەدات بە کورتی لە سوورەتی ئەننەحلدا ئاەتی 66 دەڵێت بەڕاستی لە ئەو مەڕووماڵاتەی کە هەتانە پەند و ئامۆژگاری هەیە کە ئەو خواردنەوەیەتان پێدەدەین کە لە لاشەیاندا پێک دێت لە پێکاتەکانی ناوڕیخۆڵە و خوێن و شیرێکی بێگەردە بۆ ئەوانەی دەیخۆنەوە. سوپاس بۆ خوا ئەوەی کە بەم دوایە زانست ئەمەی دەرخستووە کە 50 ساڵ یان 100 ساڵ لەمە پێش لە کاتێکدا قورئان 1400 ساڵ پێش ئێستا باسی کردووە
و ئەم پەیامە دووبارە دەبێتەوە لە سوورەتی المؤمنون ئایەتی 21. دکتۆر ویلیام باسی ئەوەی کرد کە ئاژەڵ کۆمەلگایان هەیە تێیدا دەژین. قورئان لە سوورەتی ئەنعامدا ئایەتی 38 دەفەرمێت: ئێمە هەموو ئاژەڵانی سەرزەویمان دروست کردووە، هەروەها هەموو باڵندەکانی ئاسمان تاوەک کۆمەلگا بژین وەک ئێوە. و ئەزانم دکتۆر کامبڵ باسی ئەوە دەکات کە جاجۆڵەکە نێرەکە ئەکوژێت و ئێمە هاوسەری یەکتر ناکوژین و کۆمەڵێک شتی تری وەک فیل وا ئەکات و مرۆڤ وا ناکات. کە دکتۆر کامبڵ باسی هەڵسوکەوتی کرد، بەڵام قورئان باسی هەڵسوکەوت ناکات، هەر لەبەر ئەوەی دکتۆر ویلیام لە قورئان تێناگات. مانای ئەوە نییە کە قورئان هەڵەیە. قورئان دەڵێت ئەوان بە کۆمەڵ دەژین کە مەبەستی لە ئاژەڵەکان و باڵندەکانە کە کۆمەلگایان هەیە وەک مرۆڤەکان، نەک هەڵسوکەوتیان وەک مرۆڤەکان. وەزانستی ئەمڕۆ پێمان دەڵێت کە هەموو ئاژەڵەکان و باڵندەکان و زیندەوەرەکانی سەرزەوی کۆمەلگایان هەیە وەک مرۆڤ بەیەکەوە دەژین. کاتم نەبوو جاری پێشوو باسی هەموو خاڵەکانی کۆرپەلەناسی بکەم. هەموو سەردێرەکانم باس کرد کە 8 بۆ 9 خاڵ بوون، بەڵام ئێستا بە وردەکاریەوە باسی ئەکەم بێجگە لەو خاڵانەی کە وەڵامم دایەوە. هەندێ بابەتی دیکەی باس کرد کاوتی قۆناغەکانی گەشەکردنی کۆرپەلە لەلایەن گەیلان و هیپۆکراتیسەوە باس کراوە و کۆمەڵێک سلایدی نیشاندان ئەوەی کا گرنگە بیزانن ئەوەیە گەر کەسێک پێشتر شتێکی زانی بێت و هاوتا بێت لەگەڵ قورئانە، مانای ئەوە نییە قورئان لەوی وەرگرتووە گەروای دابنێن من بانگەشەی شتێک ئەکەم کە ڕاستە، بەڵام پێش من کەسێکی تر ئەم قسەیەی کردووە. ئەمە مانای ئەوە نییە کە من لەوم وەرگرتووە، لەوانەیە لەوم وەرگرت بێت و لەوانەیە لەوم وەرنەگرت بێت بە بەکارهێنانی شێوازی دژیەک لەگەڵیدا، بەڵێ ئەگەیتە ئەو ئەنجامەی کا کۆپی کراوە. بەڵام قورئان ئەو شتانەی کە هەڵەن لە هیپۆکراتیسەوە هیچی نەهێناوە. ئەگەر قورئان ئەم زانیاریانەی لەوان وەرگرتایە ئەوە هەمووی وەرئەگرت بە هەڵەکانیەوە. شتێکی منطقیە بەو شێوەیە بوایە مەگەر خاوەنەکەی زانایەک بێت کە هەڵبژێرێ کامە هەڵەیە و کامە ڕاستە و محەممەد تەنها ئەو کات ڕاستەکانی کۆپی ئەکرد وەک زانا هەموو قۆناغەکانی کە هیپۆکراتیس و گەیلان دیاریان کردووە، وەک ئەوەی قورئان نییە. کە هیپۆکراتیس و گەیلان باسی شێوەی کرمی زەڕوو ناکەن و بە هیچ شێوەیەک باسی گۆشتی جووراو ناکەن. هیپۆکراتیس و گەیلان باوەڕیان وابووە کە ئافرەتیش مەنی تۆی هەیە، تەنانەت لە ئینجیلیش وا دەڵێت. ئەگەر ئینجیل بخوێنەوە لە لیڤیتیکادا بەشی 12 دەقی 1 بۆ 2 دەڵێت ئافرەت تۆی هەیە. لە ڕاستیدا کتێبەکەی ئێوەیە لە هیپۆکراتیس و گەیلانەوە کۆپی کردووە. لە کتێبی ئەیوبدا لە بەشی 10 دەقی 9 بۆ 10 دەڵێت مرۆڤمان لە قوڕ دروست کردووە وەک تێکەڵکردنی شیر و پەنیر کە ئەمە دەقاودەق کۆپیکردنی قسەکانی هیپۆکراتیسە. بۆچی ئەمانەی ئینجیل دزراوە؟ ئەم قسانەی بەدڵنیایەوە هی خودانین، مرۆڤ لە قوڕ دروست کراوە وەک پەنیر و شیر و کتێبی پیرۆزیش ئەمەی دەقاودەق کۆپی کردووە. بەڵام سوپاس بۆ خوا گەر کتێبەکانی کۆرپەلەناسی بخوێنیتەوە، تەنانەت دکتۆر کیث مۆر وتی کە هیپۆکراتیس و گەیلان و ئەرستۆ و هاوتاکانی بەدڵنیایەوە کاری زۆریان کردووە لە بواری کۆرپەلەزانیدا، بەڵام شتی ڕاستیان هەیە و هەڵەشیان هەیە. و باسی ئەوەش دەکات کە سەدەکانی ناوەڕاستدا و ئەو کاتەی عەرەبەکان قورئان باسی هەندێک زانیاری زیادەشی تێدایە. ئەگەر هەموو قسەکانی ئەوانی کۆپی بکردایە، بۆچی دکتۆر کیث مۆر لە کتێبەکەیدا پێزانینی هەیە بۆ قورئان و پێزانینی هەیە بۆ هیپۆکراتیس و گەیلانیش، بەڵام لە دوای ئەوەی دەستخۆشیان لێ دەکات ئەڵێت ئەوان هەڵە بوون، بەڵام ناڵێت قورئان هەڵە بووە کە ئەوە وەک بەڵگە بەسە بۆ ئەوەی کە قورئان کۆپیکراوی یۆنانیەکان نییە. لەبارەی تیشکی مانگەوە لە یۆنانیەکانەوە کۆپی کراوە و تۆ پێم ئەڵەی خڕی زەوی زاندراوە. ئەزانم کە پیتاگۆڕاس و یۆنانیەکانی 600 ساڵ پێش میلاد باوەڕیان وابووە کە زەوی دەسوڕێتەوە. وەڕووناچی خۆر بەرپەرزدارەوەیە. ئەگەر پێغەمبەر محەممەد قسەی ئەوانی هێناوە بۆ ئەوەی نەهێناوە کە باوەڕیان وابووە خۆر لە شوێنی خۆیدا وەستاوە، یان باوەڕیان وابووە کە خۆر لە ناوەڕاستی گەردووندایە، باشە بۆچی پێغەمبەر محەممەد هەڵەکانی کۆپی نەکردووە بەس ڕاستەکانی کۆپی کردووە؟ هەموو ئەمانە بەڵگەن کە محەممەد هیچی لەوان وەرنەگرتووە و دکتۆر کامبڵ لیستێکی درێژی هێناوە لە یۆنانیەوە بۆ سریانی و دواتر عارەبی و کۆمەڵێک لێکدانەوەی زۆر.
یەک ئاەتی قورئانی بەسە بۆ بەهەڵە خستنەوەی هەموو قسەکانی دکتۆر کامبڵ کە قورئان لە سوورەتی ئەلعنکەبوتدا ئاەتی 48 دەفەرمێت کە پێغەمبەر هیچ توانایەکی نەبووە بۆ خوێندنەوە پێش قورئان و نەتوانیوە هیچ بنووسیت بەدەستت و ئەگەر توانات هەبوایە کەسە دەمبەتاڵ و نەفامەکان گومانیان دەکرد کە قورئان لا نووسینی خۆی بێت پێغەمبەر کەسێکی ئومی بووە واتە نەخوێندەوار ئەم حەقیقەتەی مێژوو بەسە بۆ سەلماندنی ئەوەی کە پێغەمبەر هیچی کۆپی نەکردووە و نەتزیوە لەوانەی پێشخۆی بیهێنە پێش چاوتان تەنانەت کەسێکی زانا کە چەندە خوێنەوارە ناتوانێت ئەمە بکات بەڵام خوددا ئەمەی کرد لا ڕێی سروشکردن بۆ کۆتا پێغەمبەرە نەخوێندەوارەی بۆ ئەو کەسانەی کە دەمبەتاڵن دەمبەتاڵ وەک ئەو کەسانەی کە کتێب ئەنووسن دژی ئیسلام تا نەتوانن دەمیان بکەنەوە بەرامبەری و گومانی لێ بکەن زۆر شتی تر هەیە کە ئەتوانم بەردەوام بم لەسەری بەرامبەر ئینجیل و لەسەر ئەو گومان و پرسیارانەی کە هەبوون بەرامبەر ئیسلام سوپاس بۆ خوا کە هیچ شتێک نییە لە قورئانە دژی زانست بێت و دکتۆر کامبڵ وەڵامی ئەو 20 خاڵەی تری نەدامەوە لەو 22 خاڵەی کە باسم کرد و تەنها 2 خاڵی وەڵام دایەوە کە ئەوەشی هیچی پەینە سلمێنرا لەبەر ئەوە هەر 22 خاڵەکە سەلماندیان کە کتێبی پیرۆز و زانستی سەردەم هاوبۆچوون نین و خاڵی 23 هەم لەبارەی ئاژەڵناسیەوە لە کتێبی لیڤیتیکادا بەشی 11 دەقی 6دا دەڵێت کەروێشتی چێوی ئاژەڵێکی کاوێشکەرە واتە کاوێش دەکات بەڵام ئێستا ئێمە بە شێوەیەکی زانستی دەزانین کە کەروێشتی چێوی کاوێش ناکات و گەدەی دابەش نەبووە بۆ ئەو بەشەی کە خواردن بهێنێتە سەرەوە و لە کتێبی پیرۆزی پەندەکاندا باس کراوە کە بەشی 6 دەقی 7 کە مێرولە نەپێشەوەیان هەیە و نەسەرکردەیان هەیە بەڵام لە ئەمڕۆدا دەزانین کە مێرولە زیندەوەرێکی زیرەکە و سیستەمێکی کارکردنی ڕێکخراویان هەیە کە پێشەوای تێدایە و کاریگەری تایە تەنانەت شاژنی تایە و وەسەرکردەیان هەیە لەبەر ئەم خاڵانەی کە باسم کرد ئینجیل کتێبێکی نازانستیە هەروەها لە کتێبی پەیدابوون بەشی 3 دەقی چواردەوە ئەعشیا بەشی 65 دەقی 25 دەڵێت مار خۆڵ دەخوات بەڵام هیچ کتێبێکی زیندەوەرزانی ناڵێت مار خۆڵ دەخوات هەروەها لە کتێبی لیڤیتیکادا هاتووە بەشی 11 دەقی 20 کە لە نێو شتە پیسەکاندا فاوڵ شتێکی پیسە کە لە وەرجێردراوە عیبریەکەدا ئۆفا مەبەستی لە مێرووە بەڵام لە وەرجێردراوی کینگ جەیمزدا بە هەڵە کراوە و لە وەرجێردراوە نێودەوڵەتیەکەدا دەڵێت مێرووی باڵدارە بەڵام دەڵێت هەموو مێروویەکی چوارپێ پیسن واتە خراپن بۆتان من پرسیار ئەکەم لە دکتۆر کامبڵ کە کام مێروو هەیە چوارپێی هەبێت منداڵێک کە لە خوێندنگای ناوەندی دەخوێنێت ئەزانێت مێرووەکان 6 پێیان هەیە لە دنیا هیچ باڵندەیەک و هیچ مێروویەک نییە کە چوارپێی هەبێت لەگەڵ ئەمانەشدا لە کتێبی پیرۆزدا ناوی کۆمەڵێک ئاژەڵ هاتووە کە بە هیچ زۆرێک بوونیان نییە بۆ نمونە یونیکیورۆن واتە یەکشاخ کە لە کتێبی ئەعشایە بەشی 34 دەقی 7دا باس کراوە ئەگەر سەیری فەرهەنگی وشە بکەیت ئەڵێت ئاژەڵێکە کەلاشەی ئەسپی هەیە و شاخێکی درێژی پێوەیە کە تەنها لە ئەفسانەکاندا بوونیان هەیە و کاتەکەشم تەواو دەبێت تەنها حەز دەکەم بڵێم کە داوای لێبوردن دەکەم ئەگەر هەستی هەر مەسیحیەکم بریندار کردبێت کە ئازاردان نیەتی من نەبووە و تەنها ویستومە وەڵامی کتێبەکەی دکتۆر ویلیام کامبڵ بدەمەوە و ویستومە بیسەلمێنم کە قورئان گونجاوە لەگەڵ زانستی سەردەمدا بەڵام کتێبی پیرۆز هەندێکی بۆ چوونمان وایە کە لە خوداوە هاتبێت بەڵام هەمووی لەلایەن خوداوە نەنێردراوە و ئەمەوێت کۆتایی بە قسەکانم بهێنم بە ئاەتێک لە قورئانی پیرۆز لە سوورەتی ئیسرا ئاەتی 81 کە دەفەرمێت وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات